مامۆستا جومعە جەباریە وەرجێر بوو وەرجێرە پیاوی زۆر چاکە کوڕی چاکە محتەرەمە بەڕاستی پێ خۆشحاڵین بە هاتنتان بەدیتنی مامۆستاش. ئەوە مامۆستا جومعە جەباریە هەم مامۆستایە هەم وەرجێڕە کتێبەکان لە کوردیەوە دەکات بە عەرەبی. بە خودای نایناسم لەبەرەوەی من ئاشنایم نییە لەگەر نووسەر و ئەدیبان زۆر بەداخەوە. ئەوە کاک جومعە جەباریە نووسەر و وەرژێریشە. ئەوە کاک جومعە جەباریە نووسەر وەرگێرە بەرهەمی ئەنفالی وەرگێڕەوە. جومعە نورەدین محەممەد ناسراو بە مامۆستا جومعە جەباری لە گەڕێکی شۆرجەی شاری کەرکووک لەدایک بووە. ساڵی 1993 بەشی زمانی عەرەبی لە کۆلیژی ئادابی زانکۆی موستەنسڕیە تەواو کردووە. کاری لە چەندین ڕۆژنامە و گۆڤارەکاندا کردووە. بەرپرسی فایلی ڕۆشنبیری کوردی بووە لە گۆڤاری گوڵانی عەرەبی. بەرپرسی بەشی هەڵەچن بووە لە ڕۆژنامەی خەبات. یەکێک بووە لە دامەزرێنەرانی ڕۆژنامەی تاخی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز لە بەغدا. بەرپرسی لاپەڕی ڕۆشنبیری کوردی بووە و سەرپەرشتیاری دەرهێنانی هونەری هەموو لاپەڕەکانی ڕۆژنامەکە بووە. یەکێک بۆ لە دامەزرێنەرانی ڕۆژنامەی تاخی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز لە بەغدا. بەرپرسی لاپەڕی ڕۆشنبیری کوردی بووە و سەرپەرشتیاری دەرهێنانی هونەری هەموو لاپەڕەکانی ڕۆژنامەکە بووە. سکرتێری نووسینی گۆڤاری نێوشەفق بووە. سەرنووسەری گۆڤاری کانیاو بووە. بەڕێوەبەری نووسینی هەفتەنامەی باسەڕە بووە. کارمەندی دەستگای ڕۆشنبیری و ڕاگەیاندنی ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک گەرمیان بووە. شارەزاییەکی تەواوی لە بواری وەرجێڕاندا لە زمانی عەرەبی بۆ کوردی و بە پێچەوانەشەوە هەیە. ئەندامی یەکێتی نووسەرانی کوردستانە. ئەندامی کارای سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانە. خاوەن 11 کتێبە. بینەرانی یازوو خۆشەویست دەم کاتتان باش خۆشحاڵین لە بەرنمەیەکەی لاپەڕە لە شارە جوانەکەی کەرکووک بە ئێوەی خۆشەویست شاد بووینەوە. لاپەڕە ئەم جارەمان گفتوگۆکردن دەبێت بەشێکی لەسەر وەرجێڕان و بەشەکەی تری لەسەر ژیان و ئەزمموی نووسەر و وەرجێر مامۆستا جومعە جەباری. مامۆستا گیان زۆر سپاس بۆم دەرفەتە بێمت بەخشی و میوانی بەرنمەی لاپەڕە بووی. زۆر سپاس بۆ هاتنتان هەر لە هەولێرەوە تا ئێرە بۆ کەرکووک ماندوو نەبن ئەزیێتان کێشە. زۆر سپاس بۆ ستافی بەرنامە، سوپاس بۆ جەنابتان، سپاس بۆ ئەو کەسانەی کەوا تەلەڤیزۆنی دیمەن بەڕێوە ئەبن. زۆر زۆر مەمنون. قوربانتم. سەرەتا پێمان خۆش بۆ پرسین مامۆستا جومعە لە چ ئاستێکی تەمەنا بوو کە خۆشویستنی کتێبی دەرەکی لای دروست بوو؟ خوێندن بەهرەیەکی خواییە. من ڕەنگە بڵێم لە مناڵیەوە خوا ئەو بەهرەیە پێم داوە. باوکم لە منداڵی بەڕەحمەت بێ لە منداڵی لە سەرەتای هەشتاکان من لە سەرەتایی ئەم خوێند. باوکم 5 فلسیەدا پێم دەیگوت بڕۆ ئەوە لە قوتابخانە بۆ خۆت بیدە بە لەفەیەک بیخۆ بۆ ئەوی برسید نەبێ هەتانی مەڕۆ دەیتەوە با برسید نەبێ. بەڵام من وەکو بڵێ شتێک ئیلاهیەن پێمی دەوت ئەوید ئەو پارەیە مەدە بەو خواردنە سەرفی مەکە هەڵیگرە. یعنی خوێندنی خۆشەویستی خوێندنی لەلام شیرین کردبوو. من چیم دەکرد ئەو 5 فلسە هەڵم دەگرە و زەمانە زەمەنی 5 فلس و 10 فلس و ڕوپێ و ئەم شتانە بوو. هەڵم دەگرت بۆ سبەینێ دیسان 5 فلسی تری پێم دەدا دەوێت ئەوە بۆ مەسروفی ئیمڕۆت لە قوتابخانە بیدە بە شتێک بیخۆ. مش دەمت باشە باوە. دەمبرد لە قوتابخانە سەرفم نەدەکرد. خۆم بە برسێتی دەهێشتەوە دیسان ئەو 5 فلسەم هەڵدەگرت. دەبوو بە 10 فلس. ئەو 10 فلسە لە هەولێر ماڵمان لە هەولێر بوو. لە هەولێر بەرامبەر مەحکەمەی کۆن لە ساڵە سەرەتای هەشتاکان بوو. کتێبخانەیەکی بچووک هەبوو، دوکانێکی بچووک نەک کتێبخانە، دوکانێکی بچووک هەبوو لە بەرامبەر مەحکەمەی کۆنی هەولێر کە ئەکا بەرامبەر دیسان بەرامبەری شەریکە ئەفریقیان پێدەوت کتێبخانەی برایەتی. یان با بڵێن دوکانێک بوو کە کتێب و گۆڤار و
ڕۆژنامە و ئەو شتانەی دەفرۆشت هەندێک شتی دانابوو دەیفرۆشت ئێستاش هەرماوە کتێبخانەی برایەتێت بەس بۆ دوکان ئەله یعنی بەڕاستی ئەو کتێبخانەیە ڕەنگە بڵێم تاکە کتێبخانە بوو لە هەولێرکەوە کتێبی دەفرۆشت کتێب و ڕۆژنامە و گۆڤار و ئەو شتانەی دەفرۆشت نەبوو لە هەولێر نەبوو تەنها ئەوە هەبوو من چیم دەکرد ماڵمان لە تێراوە بوو لەوێ بە دزی باوکم و دایکمەوە ئەموو دەچمە دەرەوە یاریەکەم ئەو دەفلسەمە کردە گیرفانم بە دزیەوە ئەمهێنا لەو کتێبخانەیە ئەچون بۆ ئەو کتێبخانەیە بە پێ لەو کتێبخانەیە گۆڤاری مزمار و مجلەتی هەبوو کە بە عەرەبی بوو ئەو وەختە گۆڤاری کوردی نەبوو ئێمەش تەنانەت ئێمە خوێندنمان بە کوردیش بوو دراسی کوردی بوو بەڵام من ئەو خۆشەویستی خوێندنەوەیە وای لێم کردبوو کەەوە ئەو گۆڤارەکەەوە بە عەرەبیشە بیکڕم هەڵە سام چیمە کرد ئەو کارکتەرانەی ناوی گۆڤارەکە هی مناڵان بوو کارکتەرەکانی ناوی کەوا حیواری تیابوو ئاخاوتنی تیابوو ئەم خوێندەوە تێشی ناگەیشتم اینجا ئەو تێنەگەیشتنەوەی لێم کرد کەوا هەوڵ بدەم بە زمانی عەرەبیم بەهێزکە بۆ ئەوی تێبگەم چی ئەڵێن کارکتەرەکان چی ئەڵێن لە ناو ئەو گۆڤارەکەیە بۆ ئەوی چیرۆکەکان تێبگەم بەرەبەرە وای لێ هات هەتا گەیشتمە شەشی سەرەتایی و کە گەیشتمە شەشی سەرەتایی و لەگەڵ خوێندنی دراسی کوردیشە بە هەمان شێوە لە پێنجی ئیبتیداییەوە شەشی ئیبتیدایی و پێنجی ئیبتیدایی زمانی عەرەبیمان هەبوو ئەمان خوێند ئەوە وای لێم کرد کەوا زمانە عەرەبیەکەم زیاتر بەهێز بێ حەز و خولیای ئەوەی کەوا فێری زمانی عەرەبی بم وای لێم کرد لە دراسەش لە عەرەبیە بەهێز بم لە قەواعید و ئەوانەیە بەهێز بم ئیتر ئەمە هەتا گەیشتمە متەوەستا لە متەوەستا ئاستی تێگەیشتنم بۆ خوێندن گۆڕا یعنی وای لێ هات کە من گرنگیم بایەخم بەو مجلەتی و مزمارە نادا بیکڕم تەمانە مامووی بەدزی باوکمەوە بۆ گەبیزانی باە ڕەنگە لێمی بدا باە ڕەنگە پارەی لێم ببڕی باە بیوتایە مەکڕە ئەو شتانە مەکڕە بیدە منەی دەم پێت بۆ خواردن تۆچی دەیت بە جەریدە و قاقەز و ئەو شتانە کە گەیشتمە متەوەستا هەستام شتی بەهێزترمە خوێندەوە ئەو وەختە جەریدەی بەعت ڕاضی هەبوو کە هەمووی لەسەر ریاضە بوو ئێمەش گەنج بووین حەزمان لە ریاضە بوو ئەو شتانەمە خوێندەوە مەسەلەن جەریدەی ڕاست هەبوو کە جەریدەیەکی زۆر هەمەڕەنگ بوو جمهوریە بوو جەریدەی جمهوری سیاسی بوو زۆر حەزم لێ نەبوو بەڵام ڕاست جەریدەیەکی هەمەڕەنگ بوو هەموو بابەتێکی تیابوو تەنانەت بابەتی ئەدەبی زۆر تیابوو بۆیە خولیای بووم هەموو ژمارەکانیم ئەکڕی مجلەی ئەلفبا شەو مامۆستاکاتەوە مجلەی ئەلفبا هەبوو مجلەی ئەلفبا هەموو ژمارەکانیم ئەکڕی تەنانەت ئەگەر پێت بڵێم لە ساڵانی نۆتەکان سەرەتای نۆتەکان کە ئینتیفازەکە بوو ئینتیفازەکەی بەهاری ساڵی 91 خەڵک حیساری سەدامی کەوت بۆ سەر حیساری بۆشی کەوت بۆ سەر ئەو وەختە خەڵک سوتەمەنی نەبوو یعنی با بڵێن نەوتی نەبوو کەوا چێشتی پێلێ بنێ غاز نەما نەوت نەما دایکم سوودی لەو جەریدە و مجلانەی من وەرگرت کەوا لە ناو فەردە هەموویم هەڵگرت بوو لە سەربان لە هینێکمان هەبوو کەپرێکمان هەبوو هەموویم لەژێر کەپرەکەدا نابوو هیچی نەبوو نانی پێ بکە هیچی نەبوو چێشتی پێلێنێ هەڵسا بوو گۆڤارەکانی ئەلیفبا و جەریدەی ڕاست هەمووی بە عەدەد هەمووی دام نابوو وەکو ئەرشیف هەمووی بەرەبەرە لێ ئەستان و نانی پێکرد و چێشتی پێلێنە یعنی ئەو سوودەشی هەبوو کتێب و جەریدە پرسیارێکم لا دروست بوو دەکرێت لە ڕێگەی خوێندنەوەی کتێبی دەرەچیەوە پرۆگرامەکانی خوێندنی ئەکادمی و قوتابخانەمان لا ئاسان بێت بڵێ بۆ پێی کە بەڕێزت باس کرد بڵێ ئایا تا چەند پرۆگرامەکانی خوێندمان لە ئاسانەکە کتێبی دەرەچی زۆر تەنانەت من ڕەنگە بڵێم لە سەف سێی متەوەستە بووم ئەم خوێندنی دەرەچیە وای لێم کرد کەوا ڕۆشنبیریم زۆر بەهێز بێ لە زمانی عەرەبی و لە بواری خوێندنیشە من لە عەرەبی ڕەنگە بڵێم لە ناو هەموو قوتابیەکانە تاک بووم تەنانەت باوکم زۆر حەزیە کرد کە کۆبنەوەی باوکان بکرێ بۆ لەبەرەوەی من لە قوتابیە هەرە زیرەکەکان بووم هەموو جارێ ئەوید حەزەکەم کۆبنەوەی باوکان بکرێت لەبەرەوەی هەموو جارێ دێم لە کۆبنەوەکە ئامادە بم مدیرەکە ئاماژە بۆ منەکالە کوا باوکی قوتابی جومعە نورەدین ئەوید من هەڵە سام پاوەند منم
ئەوید ئەمە باوکی زیرەکترین قوتابیە لە مەکتەبەکەمانە یعنی ئەوید شانازی بەوا کەم کە حەزەکەم کۆبنەوەی باوکان بکرێ من بۆچی ئەو ناوبانگەم دەرکرد بوو ڕەنگە بڵێم لە هەموو وانەکانە زیرەک نەبم تەنانەت من لە بیرکاری زۆر لاواز بووم کۆڵەوار بووم یاسا و ڕێساکانی بیرکاریم لەبەرە کرد بۆەوەی بتوانم سەرکەوتوو بووم لە ئەزمونە بەڵام لە عەرەبیە تەنانەت هیچم نەئەخوێنی بۆ لە بەرەوەی من ڕۆشنبیری عەرەبیەکەم وها بەهێز ببوو کە قوتابی هەندێک قوتابیمان هەبوو لە لادێەوە هاتبوون دراسەیان کوردی بوو عەرەبیان نازانی مادەی ئینشامان هەبوو هەڵەسان چیانە کرد ئەیانود لێمە پاڕانەوە جمعە توخوا وەرە تۆ عەرەبیەکەت بەهێزە وەرە ئینشامان بۆ بنووسە لە ساحەی قوتابخانەکە دایانمەنا بەڕیز ئەموو دانیشن بەڕیز ئینشاتان بۆ نووسم هەر ئینشایەکم بە شێوازێکی نووسین ئەنووسی بۆ ئەوەی مامۆستاکە شک نەکە ئەمە یەک کەس نووسێتی و ئینشاکانیش بە یەک نچن دەبزانانی یعنی لە متەوەستا ئاسم گەیشت بوو ئەوەی کەوا بتوانم ئینشا بۆ مامۆستا بنووسم بە هەر ئینشایەک بە شێوازێکی جیاواز مامۆستا ژیانت چۆن بوو لە بەغداد ساڵانێکی باش لە بەغدا خزمەت کرد و خوێندن لە جامیعی مستەنسڕیە بوو هەرەوە قۆناغەشت هەر لە ڕێگەی خوێندنی عەرەبیەوە بوو بەڵێ ڕەنگە بڵێم دەرچوونم لە کۆلیژی ئاداب بەشی زمانی عەرەبی لە جامیعی مستەنسڕیە ئەسڵەن لە بیرم نەبووە ڕەنگە بڵێم خوا وای کردووەکەوا من ئەو ڕێچکەیە بەرنەدەم ڕەنگە بڵێم ئەو ڕێچکەیە بۆم دانرابوو لەلایەن خواوە کەوا من هەر ئەو پەرە بەو ڕێگایە بدەم یعنی دەرچوونم وەکو با بڵێن قبول مەرکەزی هەبوو کە ئێستاش ماوە لە ڕێگەی قبول مەرکەزیەوە ناوم لە کۆلیجی ئاداب بەشی زمانی عەرەبی دەرچوو کە من هەر ئەسڵەن یعنی لەو بەشانە بوو کەوا دوای یعنی بە پلەی چوارەم و پێنجەم نووسی بووم لە کۆبۆنی لە هینەکەیە لە ڕێنمایەکانە بەڵام ئیتر کە دەرچوو من اعترازم لەسەری نەبوو لەبەرەوەی بەشێک بوو کەوا خۆم حەزم لێ بوو ئەو ڕەنگە بڵێم سەرکەوتوش بووم تایە بەڵام دوای لە هشتا من لە کۆلی جۆرجیرام ئەو ساڵێکی زۆر خۆش بوو بەلای منەوە ڕەنگە بڵێم شارەزاییم نەبوو لە ناوبەغا و ئەمانە تۆ کۆمەڵێک تووشی کۆمەڵێک ڕووداوی نەخوازراو هاتین تووشی کۆمەڵێک مەواقفی ئەنتیکە و پێکەنی ناوی هاتین لەبەرەوەی شارەزانە بوون بەڵام ساڵێک بوو بە نسبەت منەوە زۆر خۆش بوو لەبەرەوەی ماندوو نەبووین ئەو ساڵا شەڕی عێراق و ئێران تەواو بوو عێراق لە خۆشیدا بوو بەڵام لە دوای ساڵی 1991 کە عێراق کوێتی داگیر کرد و ئەمانە دیسان کەوتونەوە نەهامەتی و ناخۆشی بە تایبەت ئێمە کە قوتابی بووین لە شارێکی ترەوە هاتبووین با بڵێن لە قسم داخلی و ئەمانە یعنی کۆمەڵێک مەشاکلمان توش بوو لە ڕووی ئابووری و ئەمانەوە من منداڵی پیاوێکی لە ڕووی ئابووریەوە هەژار بوو یعنی باوکم ئەو پارەی نەبوو کەوا بتوانێت بە ئاسانی مەسرفم بکە لە شارێکی تر بۆ تاواکردنی خوێندن بۆیە تووشی کۆمەڵێک کێشەی ئابووری هاتم تەنانەت لە دوای ساڵی 92 من هەتا 12 شەو لە مەطبعە ئیشمە کرد لەوێ لە دوای کولیا هاتمەوە بە لەفەیەکی فەلافل یا لەفەیەکی باینجان بە پاوە بووم هەتا 12 شەو ئیشمە کرد لە مەطبعە دوای ئەوە هاتمەوە وانەکانی سبەینم ئامادا کردەوە بۆ خوێندنی ڕۆژی داهاتوو یعنی ئەمە بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەی بۆ من دروست کرد تەنانەت حتا لە هاتن و چوون بۆ هەولێر و دیسان بۆ گەڕانەوە بۆ بەغدا کێشەمان گەلێ زۆر بوو یعنی ئەمە وای لێمان کرد کەوا خواخوامان بوو کەوا خوێندنەکە بە سەرکەوتوی تەواوکەین و دانەبڕین لە دوای 91 کە ئینتیفازەکە بوو ئەمرێکی مەرسومێکی جمهوری لە دیوان ڕیاسی جمهوری بەغداوە دەرچوو عێراقەوە دەرچوو کە ئەیود هەر قوتابیەک لە منطقە شیمالیەکان یعنی بۆ بەو نەسایی منطقە شیمالیەکان ئەخوێنێ دانیشتووە بۆی هەیە بڕاتەوە بۆ جامیعی سەلاح الدین ئەو وەختە جامیعی سەلاح الدین هەبوو قوتابیەکانی ئەوانەی وا لەگەڵم بوون کوردەکان زۆریان پێخۆش بوو بەڵام من وتم نە لەبەر ئەوەی ئەو وەختە جامیعی سەلاح الدین زانکۆی سەلاح الدین لە وەزعێکی زۆر ناهەموار و خراپە بوو تەنانەت زۆربەی مامۆستاکانیان جێیان هێشت بوو من سەرێکم لە زانکۆکەدا بینیم وێرانە
وتم من ناگەڕێمەوە بۆ ئێرە من هەر لە بەغدا خوێنم خوێندنم تەواوکەم تەنانەت عەمیدی کولیەکە بانگمی کرد حەمید مخلف الهیدیادی بەخێر بێ ئەگەر ما بێ وەگەریش وفاتی کرد بێ هەزار ڕەحمەتی لێبێرە بەرەوەی دکتۆرێکی زۆر بەڕێز و تێگەیشت و زیرەک بوو دەرسی پێمانەدا ئەدەبی جاهلی و ئەمانەی پێمانەدا زۆر ئیسفادەمان لێ کرد وتی کوڕم تۆ هەتا لێرە بووی سەفی 1 و 2 لێرەت خوێنی ئێمە جێش کرد هەرە دوو نەقلم کەنەوە بۆ جامعی سەلاحەدین من ئەمە ناتوانم لێرە ناتوانم ئێستا بۆ داوای نەقلەکە بە ئاسانی هاتۆ بۆ ناڕۆیتەوە وتم من قەی ناکە لێرە بەنانەڕق شەهادەکەی جامعی مستەنسریە بێنمەوە پێم باشترە لەوەی بچمەوە جامعەیە کە وێرانە ناتوانم بگەڕێمەوە ئیتر وتی نابێ ئیتر داوای نەقلەکەی وتم باش ئیتر ئەوە بوو بە کارەسات بۆم بەڕاستی ئەو مانەوەی ئەو 2 ساڵم لەوێ کارەسات بوو لەبەرەوەی زۆربەی برادەرەکانم ئەوانەی کە کورد بوون لەگەڵم هاتو چۆیانە کرد نەمان لەوێ کەوتمە ژیانێکی زۆر غەریبیەوە تا کۆمەڵێک برادری ترم دۆزیەوە ئەمانە بەڵام لە ڕووی ئابوووریەوە وێران بوو یعنی باوەڕەکەی من ڕۆژێک کامل بە نانەڕقێکی دایکم کەنانی تیری بۆمە کرد ئەمبر لەگەڵ لەفەیەکی باینجان یان لەفەیەکی فەلافل ئەژیان یعنی بەو شێوەیە توانیم و بە ئیشکردنەوە بەو شێوەیە توانیم کە ئەو شەهادە بەرزە بێن بێنە ناو پرسیارەکانمان یەکێک لە پرسیارەکانمانەوەیە باسی خوێنەر بکەین لە ئێستادا ئایا قەیرانی خوێندنەوەمان هەیە ئایا لە کەرکووک ئاستی خوێندنەوە چۆن دەبینی واللهی قوربان ئەگەر پێش 16 ئۆکتۆبەر ئەم دیمانەیەمان بکردایە ڕەنگە بموتایە قەیرانی خوێندنمان هەیە لە کەرکووک بەڵام بە ڕێژەیەکی کەم لەبەرەوەی ئەو وەختە زۆر باش بوو کۆڕ و کۆبنەوە ئەکرا تا یەکەتی نووسەرانی لقی کەرکووکیشمان مابوو بە ڕەحمەت بێ ئێستا نەماوە زۆر باش بوو کۆڕ و کۆبوونەوە ئەکرا تا دەستگای شەفەق بە ڕەحمەت بێ کە سەر بە دەستگای ئاراسی هەولێر بوو مابوو زۆر باش بوو خوێندن و ئێمە وەکو ئەدیبان و نووسەرانی کەرکووک کورد لە کەرکووک ئەمان توانیمان زۆر برەو بە خوێندن بدەین لە کەرکووک خەڵک هاان بدەین بۆ ئەوەی بخوێنن ڕۆژنامەمان دەرەکرد گۆڤارمان دەرەکرد کۆڕ و کۆبوونەوەمان ئەکرد خەڵکمان بان ئەکرد بۆ پیشانگای شێوەکاریە پیشانگای فۆلکلۆریە کۆمەڵێک نەشاتات و چالاکی چاکی ئەدەبی و هوەریمان هەبوو بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەرەوە و نەمانی ئەو دەستگایانە و نەمانی ئەو شوێنانە و سنتەرانە کەرکووک ئێستا شارێکی زۆر وێرانە تەنانەت خەڵکەکەیشی لەبەر ئەوەی سیاسەتی چەوتی حزبەکانمان وای کرد کەوا خەڵک مێشکی زیاتر بەلای سەربازیە بڕوە بەلای حزبیە بڕوە نەک بەلای ڕۆشنبیرکردن و ڕۆشنبیری و خۆ ڕۆشنبیرکردنا بڕوە ئێستا ئێمە لە شارێکدا دەژین خەڵک تەنها بیر و هۆشی لای گیرفانێتی و لای زکێتی بیر و هۆشی لای مێشکی نییە کە تا چەند بتوانێت ڕۆشنبیری کا و مناڵەکانی ڕۆشنبیر کا و تەنانەت نەک خۆشی مناڵەکانیشی هاان نادات بۆ ئەوی ببن بە ڕۆشنبیر یان شت بخوێنەوە ئەگەر ڕەنگە ئێستا بڵێم کتێب ئێستا فڕێ دیتە سەر جادە کە سەڵی ناگرێتەوە باشترین کتێب کەوا کەنزە گەنجینەیە بۆ کتێبخانەی کوردی ئێستا لەسەر ئەو کۆڵانەداینە کە سەڵی ناگرێتەوە فڕێدن ناوتەنەکەی زڵەکەەوە هەر ئەسڵەن سەیری ناکەن ناونیشانەکەشی چییە بەڵام وەرە شتێکی تر دانێ ڕەنگە بە لەحزەیەک نەمێنێ واتە مامۆستا چی بکەین باشە بۆ ئەوەی ئاستی خوێندنەوە بەرزکەینەوە خۆ هەروە نابێت ڕاوەستین و بۆ نمونە بەڕێستانەوە کۆمەڵێک نووسری باش لە کەرکووکەیە ئەدیبی باشەیە یعنی هەروادانشن و دەستەوەستان تەمەشای وەزعەکەکەن یاخود ئێوە دەبێت چی بکەن یاخود حکومت دەبێت چی بکات کەم تەرخەمەکە لە کوێیە لە ئێوەش نییە ڕەنگە بڵێم هیچ نووسەرێک لە کەرکووکە کەم تەرخەم نییە بەڵام چەپڵە بەدەستێک لێ نادرێ ئێمە لێرە زادەی دەسەڵاتی حزبین لە شاری کەرکووک حزب ئەم شارە بەڕێوە بە ئەدیب و نووسەر هیچ دەورێکی قیادی نەماوە زانایەک و بیرمەندێکی ڕووسی بەناوبانگ لە وتەیەکی هەیە ئەڵێ هەر کاتێک جەنگ هاتە پێش ڕۆشنبیری دەگەڕێتە دواوە ئێمە لە کەرکووک دەدژین ئێمە لە هەرێم ناژین
کەرکک شارێکی کوردستانیە بەڵام بە ئاڵایەکی عێراقیەوە ئەم تابعە ئەم سیمایە وای کردووە کەوا کەرکک لە ژێر گوشاری سیاسی و سەربازی عێراقیدا بژێ ئەمە وای کردووە کەوا ناوچە کوردیەکان کەرکک ئێستا بۆتە دوو بەشەوە زۆربەی کورد لە ناوچەی یەکەمە زۆربەی نەتەوەکانی تر لە ناوچەکەی دووەمن ناوچەی یەکەم و دووەم چییە خاسە وای کردووە کەوا کەرکک لە ڕووی جوگرافیەوە بێتە دوو بەشەوە بەشێکی ئەم لایەی کەوا لای ڕۆژهەڵاتێتی زۆربەی خەڵکە کوردەکەی کەوتۆتە ئەم لایەوە زۆربەی نەتەوەکانی تریش کەوتونەتە لایەکەی ترێوە لای ڕۆژ ئاواکەی حکوومەتی عێراقی هیچ بایەخێک بە ناوچە کوردیەکان نادا لە ڕووی خزمەت گوزاریەوە و تەنانەت لە ڕووی ئەوەش کەوا ئیزنی بدات یعنی ئیزنی لایەنێکی ڕۆشنبیری بدات کەوا سنتەرێکی ڕۆشنبیری دانێ عرقەلەی تێخە یان چالاکیێکی ڕۆشنبیری بکات کە بەهێز بێت عرقەلەی تێخە تەنانەت ئەگەر بیش هێڵێ دیسان وای لێەکە ئەو چالاکی ڕۆشنبیریە تابعێکی عێراقی وەرگێ نالێت تابعێکی کوردی وەرگێ ڕەنگە شتێکی وات بۆ بکات کەوا ئەو چالاکی ڕۆشنبیریت تێک بدات و کردوێشێتی و خەڵکانی کەرکک چاک ئەو شتا ئەزانن ئەمە وای کردووە کەوا ڕۆشنبیری بگەڕێتە دواوە وەکو بیرمەندە ڕووسەکەەوە هاڵێ من بە تەنیا وەکو ڕۆشنبیرێک لەم کەرککە چەپڵم پێ لێ نادرێ ئەگەر لایەنی حزبی کوردی نێت پشتگیریم بکات لە ڕووی ئابووری و یعنی مادی و دارایی و لە ڕووی فراهەمکردنی بوارێکی ڕۆشنبیری من ناتوانم هیچ بکەم مامۆستا باسی ڕۆشنبیریت کرد زۆر کەس پرسیاریەوە دەکەن ئایا چۆن بم بە ڕۆشنبیر بەڕێستان چۆن وەڵامیان دەنەوە والله ئەو پرسیارە زۆر لە منیش دەکرێت زۆر جار قوتابیەکانی خۆم لە قوتابخانە کە زۆر باسی ڕۆشنبیریان بۆ دەکەم و کتێبیان بۆ دەبم پێشانیان دەبم ئەو کتێبە بخوێنەوە باشە ئەو ناوی کتێبیان دەدەمێ یعنی من هەردەم هەوڵم داوە یعنی حتا قوتابیەکانم تەشجیع دەکەم هانیان دەدەم بۆ ئەوەی کتێب بخوێن زۆر جار ناوی ڕیوایەتی عالەمیان دەدەمێ کتێبی باشیان دەدەمێ دەلێن بڕۆن بگەڕێن بە دوایە یا بکڕێن یان لە ئەتەرنێت ئێستا لە ئەتەرنێت هەموو زۆربەی زۆری کتێبە جیهانیەکان وانەوە ناوبانگە و مەشهورە و هەیە بە PDF ئەتوانیت سەحبیکەی و ڕایکێشی و بیخوێنی و اینجا زۆر جار هانیان دەم کەوا کتێب بخوێنەوە اینجا هەندێک جا تەلەفۆنم بۆ دەکەن یان بە خۆیان ئەوانەی کەوا حەزیان لە خوێندنەوەیە یان حەزەکە بێت بە ڕۆشنبیر دەڵێ مامۆستا من چۆن ببم بە ڕۆشنبیر چۆن بتوانم وەکو تۆ بنووسم وەکو تۆ وەرگێڕان بکەم مەسلەی بوون بە ڕۆشنبیر بە ڕۆژ و دوو ڕۆژ نییە ناکرێ من لە سەرەتاوە باسی ئەوم کردوتم من لە منداڵیەوە من خەریکی خوێندنەوەم ئەم خوێندنەوەیە وەکو ئەوە وایە جەها وتەیەکی ناوداری کوردی هەیە دەڵێ کاسە کە پڕ بوو لی دەڕژێ عینەن بە هەمان شێوە توانین ئەو وتەیە دووبارەکەینەوە بە شێوەیەکی تر مێشکی مرۆڤ وەکو کاسەوایە ئەگەر تۆ هەر پڕیکەی بە خوێندن بە وشە بە زانیاری بە فکر بە هۆش بە بیرروڕا لە ڕێی کتێبەوە حتمما ڕۆژێک دێ کە لێر دەڕژێ ئەوها مرۆڤ دەبێت بە ڕۆشنبیر دوای ئەوە مەسلەی نووسین مەسلەیەکی حتمیە یعنی ناتوانێت هەموو کەسێک ناتوانێت بینوسێ یعنی زۆر کەس هەیە ئێستا ڕەنگە لە من و تۆ ڕۆشنبیرتر بێ لە من و تۆ زیرەکتر بێ لە ڕووی ڕۆشنبیریەوە زۆر کەس هەیە من بینیومە لەگەڵی دانیشتومە ئەو شتەی ئەو دەیزانێت لە ڕووی ڕۆشنبیریەوە من هەردرکم پێ نەبرتۆ تا ئێستا بەڵام ئایا ئەو تا ئێستا نووسینێکی نییە ئەو منیش لە بوارەکەی ئەسپی خۆم تاوداوە ئەمە معنایەوە نییە ئەو کابرای ڕۆشنبیر نییە و من ڕۆشنبیرم هەردووکمان ڕۆشنبیرین بەڵام ئەو دەستی نووسینی نیە مەسلەی دەست نووسینی بەهرەیەکە خوا دەیدا یعنی هەموو کەسێک پێی نادرێ بۆیە من لە سەرتاوەش باسم کردوتم من لە مناڵیەوە ئەو خوا ئەو بەهرەیە دابوو پێم کەوا من ئەم ڕێچکەیە بەرنەدەم بۆیە هەردەم خوێند هەتا گەیشتمەوە ئاستەی کەوا ڕەنگە مامۆستای زمانی عەرەبیمان ڕۆژێک لە 4 ئیعدادی بووم 4 ئامادەی ڕۆژێک کتێبەکەی
ئەلیاذە و ئۆدیسەی هۆمیرۆسی یۆنانی بەدەستمەوە بینی کە کتێبێکی ئەوەندە بوو بچووک بوو ئەو وەختە لە هەشتاکان هین هەبوو سلسلەت مائەت کتاب هەبوو کە لە لوبنان چاپەکرا دارسەیدا لە لوبنان وابزەم چاپەکرا وابزەم دارسەیدا بوو لە بیرم نەماوە من ئەو کتێبانم دایم پێ بوو لە ناو جامتایی مەکتەبەکەم لە کاتی فەراغا دەرمە کردم خوێندەوە ڕۆژێک بەدەستمەوە بینی مامۆسای عەرەبیەکەمان وتی تۆ ئەم کتێبە چیەکە لای تۆ وت مامۆسا من مطالعی خارجیەکەمەوە بەردەوام وتی کوڕم تو چۆن ئەم کتێبە تێگەی تۆ دراسی کوردی تو ئەمانەوە ئەم کتێبە چۆن تێگەی ئەلیاذە و ئۆدیسەی هۆمیرۆز کە بە یۆنانی و ئینجا کرابۆ عەرەبی تەرجەمە کرابۆ بۆ عەرەبی من هەر لە مطالعی خارجیم هەمووی عەرەبی بوو وتی چۆن تێگەی ئەمە پیاوی گەورە تێی ناگە مناڵێکی وەک تۆ چۆن تێگە وتی مامۆستا زۆر بە ئاسانی تێگەم و زۆریش حەزم لێتی تەواویکەم و بیخوێنمەوە وتی تەواوت کرد بم دەرێ با منیش بیخوێنمەوە کە تەواوم کرد دام پێی وام زانی بۆ مەگەڕێنێتەوە تایسە لە چاوم لە دوای ئەو کتێبەیە هەتایسە بۆ مینەگەڕانێتەوە و زۆریش پێم ناخۆش بوو کەوا کتێبەکەی برد و نەیگەڕانەوە اینجا مەسلەی بوون بە ڕۆشنبیر ئاسانە بەڵام بوون بە نووسەر ئەوە لای خوایە هەموو کەسێک ناتوانێت بێت بە نووسەر ڕاست مامۆستا باسی زمانی عەرەبیت کرد و باسی بە عەرەبی بوونی خۆت کرد لە ڕێگەی خوێندنەوە بابێنە سەر وەرجێڕان تۆزێک باسی وەرجێڕان بکەین هەر لە ڕێگەیەوە دەستدای وەرجێڕان و کە زمانی عەرەبیت پاراوە بوو بۆ نووسین و بۆ قسەکردن یان خۆت حەز و خولیایەکتە بوو کە کتێب وەرجێڕی واللهی مەسلەی وەرجێڕان ڕەنگە بڵێم لە نووسین لە کوردی لە بواری کوردی مەسلەی وەرجێڕان تا حدێک لە ساڵانی هەشتاکان و نۆهەتەکان بۆ ڕۆشنبیری کورد و بۆ تاکی کورد خۆی ڕۆشنبیر بکە وەرجێڕان مهمتر بوو لە نووسین بەلای منەوە بۆ لەبەر ئەوەی ئێمە لە هەشتاکان حتا هەفتاکان و شەستەکان و هەموو ڕۆشنبیرانی کورد کەوا دەستیان پێ کردووە زادەی زانیاری وەرجێڕاون و تا ئێستاش ئێران ئەگەر بزانی تا ئێستاش ئێران تاکی فارسی خۆی ڕۆشنبیر ئەکات لە ڕێی کتێبی وەرجێڕاوە هەر کتێبێک لە هەر کتێبێک هەر بەرهەمێکی ئەدەبی لە ئەوروپا دەربچێت دوای هەفتەیەک وەرجێڕانەکەی لە ئێران ئەدۆزیتەوە ئەوەندە زیرەکن ئەوەندە ئازانە بۆ مەسلەی وەرجێڕان و زۆریش گرنگیان پێداوە و بایەخیان پێداوە بەڵام من ئێستا تا کۆتایی نۆهەتەکانیش من لەگەڵ ئەوە بووم کەوا بە هەموو شێوەیەک بەرهەمی ئەدەبی وەرجێڕینە سەر زمانی کوردی بەڵام لە دوای نۆهەتەکان و کۆتایی نۆهەتەکانەوە من ئێستا هەموو هەوڵێکم بۆ ئەوەیە کەوا بەرهەمی کوردی وەرجێڕینە سەر زمانی عەرەبی یان زمانەکانی تر بۆ لەبەرەوەی تا ئێستا لە دەرەوە ئێمە نەناسراوین کورد نەناسراوە کەس نازانێت کورد چێیە زۆر لە ڕێی سیاست و لە ڕێی ئەم مەسلەی دیاردەی داعش پیابوونی داعش و بەرگری و بەرخودانی پێشمەرگە و ئەمانە ڕاگەیاندنەکان وایان کردکەوە خەڵکێک هەیە لە دەرەوە کورد بناسێ لە ڕێی سیاست و لە ڕێی سەربازیەوە بەڵام لە ڕێی ڕۆشنبیریەوە تا ئێستا ئێمە ناسراوین خەڵک نازانێت ڕۆشنبیرەکانمان چێن ڕەنگە کوردەکانی خۆشمان ئەلێرە ڕۆشنبیرەکانی خۆیان ناناسن کوردە ڕۆشنبیرەکانی خۆیان ناناسنەوە بۆ لەبەرەوەی خوێندن نییە و ڕۆشنبیری نییە و چالاکی ڕۆشنبیری نییە تەنانەت سنتەرە ڕۆشنبیریەکانیشمان چ لە یەکێتی نووسەرانە چ لە یەکێتی سندیکای ڕۆژنامە نووسانە هەموو چالاکیەکان ئێستا سست بۆتەوە لەبەر ئەوەی هەموو چالاکیەک پێویستی بە بواری داراییەوە هەیە بوارە داراییەکەشمان لاوازە لەبەر ئەوە ئێستا هەموو چالاکیەکانمان وەستاوە وەرجێڕان سەرەتای خولیای خوێندن و هەوڵدان بۆ نووسینی من بووە بۆ لەبەر ئەوەی من کە دەستم پێکرد بەو شتانە دەستم پێکرد کەوا لە زمانی عەرەبیەوە وەرجێڕدرابوونە بۆ یعنی لە زمانەکانی ترەوە وەرجێڕدرابوونە سەر زمانی عەرەبی هەموو جارە سەیری بەرگی کتێبەکانمە کردکەوە بە عەرەبی ئەم خوێندەوە لەبەرەوەی مطالعەکەم بە عەرەبی بوو ئەم بینی نووسراوە تەرجەمەت فلان وەرجێڕانی فلان ئەمە وای لێم کردکەوە هەستمە کرد ئەو کابرایە سوپەرمانە بەنسبەت من لەبەرەوەی توانیوێتی لە زمانی ئینگلیزیەوە کتێبێکی زۆر زەخم و بزەبەلاح تەرجەمە بکە بۆ سەر زمانی عەرەبی
وای لێم کردکەوە حەزم لە وەرجێڕانی کتێب بێ بۆیە من کە دەستم پێ کرد بە وەرجێڕان دەست پێ کرد. وەرجێڕان مامۆستاسا چۆن دەبینی کەم و کوڕی تێدایە بە تایبەتی ئەو کتێبانەی کە وەرجێڕان سە زمانەکانی کە نووسەرە گەورەکانیشن ئایا کەم و کوڕی لە ڕێگەی زمانەوانی تێدایە کە دەکرێت بە عەرەبی؟ بێگومان ئەو کتێبانەی کەوا لە زمانەکانی ترەوە وەرجێڕاونە سەر زمانی کوردی و هەروەها لە زمانی کوردیشەوە وەرجێراونەتە سەر زمانی عەرەبی یا زمانەکانی تر بێگومان کەم و کوڕی تیا ئەبێ لەبەرەوەی کەس لە ئێمە ناتوانێت 100% بلێ من لەو زمانەیە 100% هەموو شتێک ئەزانم. هەندێک جار وشەیەک دێتە پێشت لە وەرجێڕانە بۆی ئەوەستی ینی دەستەوەستان بەرامبەری ئەوەستی ناتوانانی وەریجێڕی بزەبت خۆی بیهێنیتەوە بۆیە هەوڵەدەی وشەیەکی بەرامبەری بێنیتەوە کەوا هەمان مەعنا بدە. ئەمە ڕەنگە بڵێم هەندێک کەس ئەڵێن ئەمە خیانەتە لە دەق ئەکرێ بەڵام هەندێک جار ناتوانانی بلێ ئەوە خیانەتە لە دەقەکە ئەکرێ لەبەر ئەوەی ئەو وشەیە نییە. مەسەرەن ئێستا تۆ لە زمانی عەرەبی کە لە زمانی عەرەبیەوە شتێک وەرئەجێڕیتە سەر زمانی کوردی ئێمە لێرەدا لە فەرهەنگی خۆماندا لە فەرهەنگی زمانی کوردیدا کۆمەڵێک وشە هەیە کەوا لە زمانی عەرەبی هەیە ئێمە نیمانە. مەسەرەن ئێستا من جارێکیان شتێکم تەرجەمە کرد لە زمانی عەرەبیەوە بۆ زمانی کوردی بەرامبەر وشەی غەواسە وەستام نەمزانی تەرجەمەی بکەم لەبەرەوەی ئێمە جوگرافیای نیشتیمانەکەمان جوگرافیایەکی زیاتر وشکانیە کەوتۆتە ناوچەیەکی شاخاویەوە ڕووباری ئەقیانۆسی لێ نییە ئۆقیانۆسی لێ نییە ڕووباری گەورەی لێ نییە دەریاچەی گەورەی لێ نییە. ئەمە وای کردووەکەوە من کۆمەڵێک وشە هەیە لە زمانەکانی ترکەوە نزیکن لەو شوێنانەوە هەیە بەڵام لە زمانەکەی مندا نییە و نەبووە بۆ لەبەرەوەی پێویستی نەبووە مرۆڤ لە ناوچە شاخاویەکان پێویستی بەوە نەبووە کەوا بزانێ غەواسە چییە غەواسە چییە و تا ئێستاش لە زمانی کوردیدا باوەڕ ناکەم وشەی غەواسە هەبێ. من برادێک وەختی خۆی لە هەولێر من لە دەستگای گوڵان ئیشمە کرد کوڕێک هات لەوێ خەڵکی کوردستانی تورکیا بوو کوردستانی تورکیا بە حکمی ئەوەی کەوا نزیکە لە دەریاچەی قەزوین و ئۆقیانۆس ڕەنگە ئاشنا بوو بن بە وشانە بۆیە چوون بۆ لای وتم زەحمەت نەبێ ئێوە بە غەواسە لە زمانی کوردی خۆتان ئەڵێن چی وتی ئێمە ئەڵێن نۆکین وشەی نۆکینی دا پێم تا ئێستا لە بیرمە لەبەرەوەی ئەو شەیە بووە سەدمە بۆم ینی نۆچین چییە تا ئێستا نازەم نۆچین چییە لەبەرەوەی هەرچەند فکر لە معنای وشەکە کەمەوە هەستەکەم معنای وشەی غەواسە نادا. بۆیە هەموو فەرهەنگێک لە بوارێک لە بوارەکانی زمانە لاوازە فەقیرە هەژار ئەو تا ئێستاش زمانی کوردی لە هەندێک لایەنەوە لاواز و هەژارە بۆ لەبەرەوەی کەسێک نییە ئەو لایەنەمان بۆ پڕکاتەوە و کۆمەڵگەکەمان وای لێ هاتووە ئێستا فریای ئەوە ناکەوێتەوە ئاشنا بێت بە وشەی نامۆ تەنانەت ئەو وشانە لە بەرەکەکەوە باوە و لەسەر زمانەکانی نەتەوەکانی ترا باوە یعنی مەسەرەن ئێستا تۆڵێ لە باتی بڵێ بڵندکەرەوە ئەلێ مەسعەد وسەی مسعەد بەکاردێنێ بۆ لەبەرەوەی نزیکە لە عەرەبەوە عەرەب ئەلێ مسعەد ئەوش ئەلێ مسعەد عەرەب ئەلێ عەرەبانە کورد ناڵێ گالیسکە هەرە لێ عەرەبانە بۆ لەبەرەوەی ئەم وشانە پێویست ناکە خۆی بەەوە هیلاکە عەرەبەکە تێبگەنێ بلێ کاکە ئێمە لێن گالیسکە سبێنێ بلێ گالیسکە یەکێک لەو لاوەڵەیە گەر گالیسکە چییە جا مەجبورە ئەوەی بۆ ئەوەی خۆی بپەڕێنێتەوە و ڕانەوەستێ و چکەم دنیاەکە ئێستا خێرا بووە وا نییە کەوا ینی یەکێک تێبگەێنێ لەسەر شت وا بکەکەوە ئەو فەرهەنگە لە ناو خەڵکا بڵاو بێتەوە هەموو کەسێک ئەو شتە بزانێ زوو خۆی ئەپەڕێنێتەوە بە وشەیەکەوە ئاشنا بێت لەسەر هەموو زمانەکان. ماوەسە من ناو بەرنامەکانی خۆم زۆر جارەگەڵ وەرجێڕەکان باسیەوە دەکەم کە بۆچی ئێوە پەناتان نەبردوتە بەر کتێبە کوردیەکان وەرجێڕنە سەر زمانی عەرەبی و زمانەکانی کە بەڵشکە ئێستا هەست دەکەم یعنی کتێبخانەی کوردی دەوڵەمەند بووە بە وەرجێڕانی زمانەکانی کە بۆ سەر زمانی کوردی ینی جێگای
هیممەت و دەستخۆشی و دڵخۆشیە کە بەڕێزت لە بیدایەتەوە دەستداوەتە ئەو کارەی کە وەرجێڕاوە بە زمانی کوردیە بۆ سەر عەرەبی ئەو شتێکی زۆر باشە بۆ هەم نووسەران هەم بۆ ئەدیبان هەم بۆ دەوڵەمەندکردنی نووسینی کوردی و نووسەرانی کورد چیرۆک و ڕۆمان و کارەکانیان بە وڵاتانی عەرەبی وابزانم بەڕێزت هیچ کتێبێکت وەرنەجێڕاوەتە سەر کوردی وابزانم هەر کتێبەکان لەسەر عەرەبیە تەنها کتێبێکم هەیە ئەویش هەستم کرد یعنی ئەرکی سەرشانی منەکە بێ ئەو کتێبە یان ئەو لێکۆڵینەوەیە تەرجەمەکەم بۆ سەر کوردی تەنها ئەو کتێبم بە لە زمانی عەرەبیەوە تەرجەمە کردووە بۆ کوردی ئەویش لێکۆڵینەوەیەکی زوهێر جەزائیری بوو لەسەر ئەنفال بوو هەستم کردەوە ئەرکی منە پێویستە تاکی کورد بزانێت ئەنفال چییە ڕەنگە ئەوانەی کە لەسەر ئەنفالیان نووسیوە تا ئێستا کوردن بە کوردی نووسیانە لەبەرەوەی ئێش و ئازاری خۆمانە ئەزانی چۆن لێ ینی تعبیری گزارشتی لێ بکەین بەڵام ئێمە لە دیوێکی لێ ئەزانین ئەویش دیوی ئێش و ئازارەکانە و دیوی ئەوانەیە کەوا ئەو جەرگانەیە کەوا لە دەستمانداون بەڵام ڕەنگە تاکێکی عەرەب یان تاکێکی کەسێکی تر ینی لە نەتەوەیەکی تر بە شێوەیەکی لایەنێکی ترەوە بۆ مۆزوعەکە بڕوە زۆر جەزائیری وەکو تاکێکی عەرەب ڕۆشنبیرێکی عەرەب بینیم ئەو لێکۆڵینەوەی زۆر جوان نووسیوە لەسەر ئەنفال باسی ئەنفالەکە و باسی هەڵەبجەی شەهیدەکە من لە ساڵی 1970 لە دەستگای گوڵان بووم لە هەولێر لە گۆڤاری گوڵانی عەرەبی ئیشمانە کرد کە گۆڤارێک بوو بە عەرەبی دەرەچوو من لەوێ هەم وەکو هەڵەچنی زمانی عەرەبی ئیشمە کرد هەم وەکو وەرجێڕ و نووسەریش ئیشمە کرد جاری وا هەبوو شتی خۆم بڵاوە کردەوە بەرهەمی خۆم لە ناو گۆڤارەکە وەکو ینی چالاکی خۆمان کە وەکو کارمەندی ئەوەین ئەبێ چالاکیمان هەبێ و هەندێک جاریش چاوپێکەوتنی دەرەکیم ئەکرد بۆ گۆڤارەکە لەگەڵ سیاست مەدارێک لەگەڵ ئەدیبێک لەگەڵ ڕۆشنبیرێک هەندێک جاریش وەرجێڕانمە کرد و هەڵەچنەکەش هەمومان ئەمان کرد لەوێ وەرجێڕانەکە ماوەیەکمان بەسەرا هات یادی ئەنفال بوو مەلەفی ئەنفالمان هەبوو مەلەفی ئەنفال و هەڵەبجەمان هەبوو ئەتر شتمان کۆ کردەوە ئەو شتانەی کەوا بە نرخن و بە بەهان بۆ کۆمان ئەکردەوە ئەمان کرد بە عەرەبی لە زمانی کوردیەوە ئەمان کرد بە عەرەبی هەندێک جار نامەی ماستەر بوو تەرجەمەمانە کرد بۆ عەرەبی هەندێک جار لێکۆڵینەوات و شتی وای بە زمانی کوردی بوو بڵاو بۆتەوە لە گۆڤار و ڕۆژنامە کوردیەکانە ئێمە کۆمانە کردەوەمان کرد بە عەرەبی کەشتی باشبوون دانسقە بوون بابەتێکمان بۆ هات لە زوهێر جەزائیریەوە بۆ ئەوەختە کاک سەرۆقادر بەرپرسی دەستگای گوڵان بوو دیار بوو لە ڕێگەی جەنابێەوە ئەو بابەتە هاتبوو دای بە ئێمە وتی تەرجەمەی بۆ مەلەفەکە منیش کاتی تەرجەمەکردنی تەرجەمەمە کرد بینیم شتی زۆر جوان ئەڵێ یعنی کە بەناسی ئێمە کە وەکو کورد تا ئێستا شتانەمان نەزانیوە لەسەر ئەو بابەتە ئەو بابەتە چی بوو ئەو لێکۆڵینە باسی پێش ئەنفالەکە ئەو ڕوودا و بویێرانە چی بوونکەوە وای کردکەوە ئەنفال دروست بێ وای کردکەوە ڕژێمی بەعز بیر لەوە بکاتەوە کەەوە ئەنفالمان بکە کورد ئەنفال بکە چی وای لێکردهانی داکەوە بێت نەتەوەیەک لە ناو ببە دوای ئەوە دیسان بەشی دووەمی لێکۆڵینەوە کە باسی دوای ئەنفالەکە باسی ئەوەکە کەوا ئەو تاچی کورد و کۆمەلگای کوردی دوای ئەنفال چی بەسەر هات ژیانی چی بەسەر هات بەرپرسەکانی دوای ئەنفال ژیانیان چۆن گۆڕە باسی بەرپرسی سەربازیەکە و بەرپرسی حزبیەکە یعنی بەڕاستی شتێکە ئێمە درکمان پێی نەبردبوو پێشەوە ئوستاز چ کتێبێکرد بوو کە خەڵاتی نەجیب مەحفوظی وەرگرت یەکێکە لە خەڵاتە ناودارەکان لە دووەلی عەرەبی بەڵێ خەڵاتی نەجیب مەحفوظ هەموو ساڵێک دووبارە ئەبێتەوە لە مسر کاک بەدران ئەو وەختە دەستگای ئاراس مابوو لە هەولێر شەوێکیان تەلەفۆنی بۆم کردوتی کاک جومعە خێرا کتێبێکت بۆ ئەنێرم PDF خێرا تەرجەمەی کە بۆ
زمانی عەربی. ئەم کتێبە بەشداری ئەکات لە پێشبڕکەی خەڵاتی نەجیب مەحفوظ لە مسر و ئەبێ تەرجەمەیە زۆر جوانی بکەیت و بۆ ئەوی داخلی پێشبڕکەکە بێ و بباتەوە وتم بەسەر چاو. بینیم کە نردی سیرەکەم کۆچیرۆکی کازێوە ساڵحە دەستگیرانە قوڕینەکەم. منیش هەڵسام تەرجەمەم کرد هەموو چیرۆکەکانیم تەرجەمە کرد و بە ناوی خەتیبی تینی بە ئیتر بەشداری لەو پێشبڕکەیە کرد. شکر بۆ خوا کە خەڵاتی دووەمی نەجیب مەحفوظی بەدەستێنە لە وڵاتی مسر لە وڵاتی وڵاتیای بەشدار بن و نازانم بە خۆی هەموو کەسێک لە هەموو وڵاتانی دنیاوە بۆیان هەیە بەشداری بکەن لەو پێشبڕکەیە. وەرجێڕان تا چەند کاریگەری لەسەر کۆمەلگە و توێژی ڕۆشنبیران هەیە؟ بەڵێ خۆی وەرجێڕان وەکو باسم کرد یعنی واد لێ ئەکات بیر و هۆش و بۆچوونی ڕۆشنبیران و نەتەوەکانی تر بزانی. ئێمە لە نیشتیمانی کوردستان با بڵێن هەردەم حیساری ئەوەمان لەسەر بووە لە ڕووی فکریەوە. حیساری ئەوە هیچ حیساری سیاسی و ئەمانەمان لەسەر بووە، حیساری فکریشمان لەسەر بووە بۆی تاکی کوردی پێش نەکەوێت. بەڵام مەسلەی وەرجێڕان وای لێمان کردووە کەوا بزانین لە دەرەوە چی ڕوەدا لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی ئەدەبیەوە تا چەند ئەو وڵاتانە لە ئێمە پێشکەوتوتر بوون. ئێمە ڕۆشنبیرانی کورد کە دەستیان پێکرد بنووسین زادەی ئەوە بوون کەوا خۆیان ڕۆشنبیر کردبوو بە بەرهەمە دەرەکیەکانەوە. ئێمە ئەگەر تەرجەمە نەبایە ڕوەرجێڕان نەبایە چێ سارتەری ئەناسی چێ فۆکۆیامای ئەناسی چێ هەموو ڕۆشنبیرە تۆلیستۆی و چی خۆف و چیرۆکانی چی خۆفی ئەخوێندەوە چێ زانی چی خۆف چێ چێ زانی غۆغڵ چێە. ئەمە ئەگەر وەرجێڕان نەبایە لە زمانەکانی ترەوە بۆ سەر زمانی کوردی و زمانی عەرەبی و ئەو زمانانەی کە ئێمە پێخوێنەوە چۆن ئێمە مانتوانی خۆمان ڕۆشنبیر بکەین و ئەو بیر و هۆش و بۆچوونی ئەو بیرمەندانە بزانین. پێم خۆشە لەمە دووە نووسەرانی خۆشمان وەرجێڕنا سەر زمانەکانی کە بەشکم ئەوان ئێمە بناسن ئێمەش کەم نین یانی نووسری وامان هەیە. بەڵێ قوربان من لە 2003 کاتێک سەدام ڕووخا ئەو شتە زۆر هانیدام. سەدام ڕووخا ئێمە ئەمرێک هات کەوا فلان و فلان و فلان بچن جەریدەی تەئاخی لە بەغدا دووبارە دابمەزرێنەوە قۆناغی سێمی جەریدەی تەئاخی. ئێمە بە یاوەری کاکفەلەکەدین کاکەی هەزار ڕەحمەتی لێبێ ئەو سەرنووسەرمان بوو چوین جەریدەی تەئاخیمان دامەزراندەوە. ڕۆشنبیرە عەرەبەکان لەوێ ڕوویان لێمانە کرد. کاتێک جارێکیان کاکفەلەک بە منی وەدوتی جمعە هەوڵدا لەم ماوەیە تازە جەریدەکەمان دامەزران بوو وتی هەوڵدا لەم ماوەیە شتێک لەسەر ئەدەب و هونەری کوردستانی ئێران بنووسی. منیش باش بوو یعنی هەندێک سەرچاوشتم لەگەڵ خۆما بردبوو چکەم لەو بەغدایە من سەرچاوە لە چۆ بێنم و خۆ ناکرێتیش من هەموو شتێک لە مێشکی خۆمەوە دەرببڕم چکەم ئەم شتە پێویستی بە سەرچاوە هەیە. هەندێک سەرچاوم بردبوو لەگەڵ خۆمان لەوێ دانیشتم بە 2 ڕۆژ توانیم یعنی لێکۆڵینەوەیەکی کورد لەسەر ئەدەب و هونەری کوردی ئێران بنووسم. طبعا جەریدەی تەئاخی جەریدەیەکی زۆر گەورە بوو یعنی لە حەجمە فول سایز بوو و 16 لاپەڕیش بوو. لاپەڕی ڕۆشنبیری کوردیمان بەو لێکۆڵینەوەیە پڕ کردەوە. باوەڕەکەی خەڵکێک دوای ئەوە هات نووسەرانی ئەوێ ئەدیبان و نووسەرانی عەرەب لە بەغا ئەیانوت چێ جمعە جەباری چێ؟ وتم منم یعنی لە ئیستیعلاماتەوە پرسیاری منیانە کرد هەیان هێنا بۆ لای من تۆ جمعە جەباری بەڵێ تۆ ئەم معلوماتت لە چۆ هێنا؟ ئەمود ئێمە نووسەری کوردین و شتە زانین لەسەر نووسەرانی خۆمان و نووسیمەوە سەرچاوەشم بەکارهێناوە. طبعا ناوی سەرچاوەکانیشم نووسی بوو. ئەیانوت ئێمە ئەو لاپەڕێمان لێ کردوێتەوە لە ڕۆژنامەکە هەڵمان گرتووە وەکو سەرچاوە لەبەرەوەی ئێمە یەکەم جارە ئێمە بزانین شتی وا هەیە لە کوردستانێک کە بەشی با بڵێن کوردستان بەشی ئێران.
ئەمە وای لێم کردکەوە دافع بوو بۆ من هاندەر بوو بۆ من کەوا بتوانم زیاتر شت بە خوێنەری عەرەب بناسیێنم زیاتر کورد بە خوێنەری عەرەب بناسیێنم بۆ لەبەرەوەی لە سەرچاوەکانی ئەوانە قەدیم نووسراوە کورد نەوەی جنە لە ئەشکەوتەکانەوە هاتوونە ئەوان وایە نزانی ئێمە تا ئێستا ئێمە جنین لە ئەشکەوتەکانەوە دەرچوینە هاتوینە نەیانزانی ئێمە ڕۆشنبیرمان هەیە قەرنێک پێش ئێستا شتی نووسیوە ماوەیەک بەر لە ئێستا لە چلەی پاشای وەرجێڕانی کوردی خوا لێ خۆش بێت عزیزگەردی ئەمە ئامادە بووین خۆشببختانە دکتۆر سالار بریکاری وەکیل بریکاری وەزارەتی ڕۆشنبیری ئاماژەی بۆ کرد کە وا دیارە لیژنەیەکیان داناوە لەمە دووە هەر کتێبێکی بە نرخ و دانسقە و جوان ئەگەر ڕۆمان بە یاخود چیرۆک بێ نووسرانی خۆمان بکرێتە سەر وەرجێڕانی عەرەبی وەزارەتی ڕۆشنبیری پاڵپشتی لەو بوارە دەکات و چاپی دەکات مامۆستا پێم خۆش بێمە سەرەوە بۆچی زیاتر دەستت یاخود پێیت بۆ کتێبانە بردووە کە لەسەر ئەنفال نووسراون یاخود لەسەر چیمیابانان و هەڵەبجە نووسراون ئایا خۆت لە کوێی ئەو کارەساتەدا دەبینیەوە و بۆچی زیاتر ئەو کتێبانە وەردەژێڕێ سەر زمانی عەرەبی من هەستەکەمەوە ئەرکی سەر شانی منە کەوا ئێش و ئازاری ئەنفال و هەڵەبجە بە عەرەب بناسیێنم کە ئەوان بە ئەو ئەرکە هەڵساون کە کورد لە ناو بن بەلای منەوە ئەوە ئەرکی هەموو نووسەرێکە کەوا بتوانێت تەرجەمەیە بۆ سەر زمانی عەرەبی بکە من تا ئێستا ئەو کتێبەی زوهێر جەزایریم هەیە کەوا لەسەر ئەنفال و هەڵەبجەیە و دوو کتێبی تریشم تا ئێستا وەرجێڕاوەتە سەر زمانی عەرەبی یەکێکیان نێرگزە کەواهی عارف قوربانیە و چاپیش کراوە و ئەوە کەیتریشان تا ئێستا چاپ نەکراوە تەواو بۆ بەڵام چاپ نەکراوە ئەویش عوزێرە ئەمانە هەردووکیان شاید حاڵی ئەنفالن لە نوگرە سەلمان هاتوونەتەوە خۆیان بە چاوی خۆیان ئەنفالیان بینیوە و جێڕانەوەیان بۆی کردووە کتێبەکان هەردووکی هی عارف قوربانین بەڵام من تەرجەمەم کردوێتەوە بۆ سەر زمانی عەرەبی و بە نیازە کاک ئارام هەیە لە چەمچەماڵکەوە کوڕی دانێرگزە بە نیازەکەوە لە پەرلەمانی عێراق دابەشی بکە ئەو کتێب ناساندنی بۆ بکە و دابەشی بکاتە سەر ئەندام پەرلەمانەکان بۆ ئەوی بزانن ئەوان چیان بە ئێمە کردووە ئەمە ئەرکی سەرشانی هەموو نووسەرێکە کەوا بتوانێت تەرجەمە بکات بۆ سەر زمانەکانی تر ماوەستا وەبزەم هەر لە ڕێگەی و کتێبانەوەش و وابزەم خەڵاتێکی کرد بەدەستێناوە عینەن لە وڵاتی میسرە پێشبڕکێ بوو پێشبڕکەیە کرا لە ساڵی 2014 پێش ئەوەی داعش پەیدا بێ برادێک لە هەولێرەوە فۆرمی پێشبڕکەیەکەی بۆ نرد بە ئەتەرنێت وتی جمعە تۆ شتی عەرەبیت زۆرە ئەم پێشبڕکەیە لە محافەزەی فەیوم لە مصر ئەکرێ بۆ هەوڵ نادەی بەشداربی وڵی منیش خوێندمەوە بینیم یعنی من بای ئەوە شتم هەیە ینی خۆم لەو پێشبڕکەیە بدەم بزانم خۆم میهرەجان قەلەم الحڕ و تا ئێستا هینەکەیم هەیە ینی شەهادە و شتەکانم ماوە دەرعی تەکریمەکەی ماوە هەموو شتێکم ماوە بەزەم ڕێژەیەکی زۆریش نووسەران لێ بەشدارن لەو 1935 نووسەر و ڕۆخنەگر و نووسەر و ئەدیب و ئەمانە بەشداریان تیا کردبوو لە هەموو نیشتمانی عەرەبی لە تەنانەت لە دەرەوەی وڵاتانی ئەوروپاش بەس کە عەرەب بن ینی من هەڵسام شتەکەی خۆم نرد یعنی بابەتێک بوو لەسەر لێکۆڵینەوەیکی ئەدەبی بوو و ئەدەبی و فکری بوو لەسەر داستانی شێخی سەنعان داستانی شێخی سەنعان ئێمە ئەلێن کوردیە بەڵام لە عەرەبیش لە ناو عەرەبیش هینی هەیە یعنی ئەم داستانە بوونی هەیە تەنانەت لە شعرەکانیان نا بەڵام لە گۆرانیەکانیانە ڕەنجی داوەتەوە سەباح فەخری گۆرانیەکی هەیە لێ قم للمليحة في الخمار الأسود ماذا فعلت بالناسك المتعبدي بالناسك المتعبدي أما باسي كسيكي صوفي أكا كواخوا ناسا أو مليحة يعني بابلين أو جنا جوان تشيلو جوانە تەسیرێکی وای لەو سۆفیە کردووە کەوا ژیانی لە 380 دەرەجە بگۆڕێ لە ئینسانێکی مؤمن و عابد بەخوا ببێت بە ئینسانێکی شوانی بەراز یعنی کامل گۆڕە ئەمە لە گۆرانیەکەی سەباح فەخریە هەیە
بەڵام لە ئێمەیە لە ئەدەبی کوردیە داستانێکمان هەیە بە ناوی داستانی شێخی سەنعان من هەڵساوم چیم کراوە طبعا فەقێ تەیران یەکێکە لە شاعران و ئەدیبانی کۆنی دەڤەری بادینان شتێکی زۆر جوانی هەیە لەسەر شێخی سەنعان من هەڵساوم چیم کردووە ئەو شتانم هەمووی کۆ کردوتەوە لەو لێکۆڵینەوەیە هەمووی ئاماژەم بۆی داوە و فەقێتەیران وا ئەڵێ و ئەحمەدی خانی وا ئەڵێ و ئەمانم هەمووی کۆ کردوتەوە شعرەکانم لێکۆڵینەوەم بۆی کردووە کەوا چی وای لە شێخی سەنعان کرد کە 50 جار بەس حەجی ماڵی خوای کردووە بێت لە ناکاوێکدا ببێت بە شوانی بەراز لای کچێکی فەلە یعنی کچێکی با بڵین جوو بێت بە شوانی بەراز چۆن ئەو شێخە کەوا لە هەموو دنیا مریدی هەیە عابدە مریدی هەیە ببێت بە شوانی بەراز یعنی ئەمە شتێکە زۆر سەرسوڕهێنەرە ئەم داستانە باسی ئەوواکە منیش هەڵسام ئەم لێکۆڵینەوەم پێشکەشی ئەو هینەکرد بە زمانی عەربی ئەو پێشبڕکەیە لە 4 فلتەری تەحکیمە من دەرچووم لە ئاخر فلتەر تەلەفۆنیان بۆم کردوتیان تۆ براوەی خەڵاتی سێیەمی لە ڕەخنەی ئەدەبیە لە سەر ئاستی عێراق نەک لە سەر ئاستی هەموو وەتەن عەربی چکە هەموو خەڵکی هەبوو خەڵکێک هەبوو لە عێراق بەشداریان کردووە من سێم بووم لە سەر ئاستی عێراق وتیان وەرە بۆ مسر با خەڵاتی درعەکەت و پارەکەت ببەرەوە وتم من ناتوانم لە بەرەوەی هەموو ڕێگاکانی هاتوچۆ لە عێراق بڕابوو بە بۆنەی هاتنی داعشەوە تا سەرەتای هاتنی داعش بوو ئیتر ئەوە بوو لە ڕێی ئەنتەرنێتەوە شەهادەی تەقدیریەکەیان بۆم نارد تا ئێستا لە ماڵەوە ماومەوە شەهادەیە مامۆستا ئێستا چێ پرۆژەیەکی وەرجێڕان لە بەردەستدا یاخود لە بەردەستدا بۆ تەواو بووە بەڵێ من کتێبێکم هەیە حازرە لەسەر سینەمایە تەرجمە کردو بۆ زمانی کوردی کتێبێکی تریشم هەیە وا ئیشی تیاکەم هێشتا تەواو نەبووە ئەویش ڕۆمانێکی تۆفیق حەکیمە کە لە ساڵی 1937 بەرهەمی هێناوە بە ناوی یومیات نائب في الأرياف واتە ڕۆژژمێری جێگرێکی داواکاری گشتی لە دێهاتەکان ئەم ڕۆمانە کراوە بە لە 69 هەفتە کراوە بە فلیمێکی مصری و زۆریش بەناوبانگ بوو تۆفیق دقن بەتەڵی فلیمەکەیە بەڵام من هەستم کرد ئەو کتێبە زۆر گرنگە کەوا بکرێتە کوردی بۆیە وا خەریکی تەرجەمەکەی لەم کۆتاییەدا توانیم کەوا بە سەرکەوتووی کتێبێکی زۆر چڕ و معقەد و سەختی ڕۆمانوسی کورد جەبار جەمال غەریب تەرجەمە بکەم ئەویش کەوتنی ئاسمانەکان بوو بەڕاستی ئەم کتێبە زۆر ماندوومی کرد یعنی و زۆریش پێوە خەریک بووم تەنانەت 3 جار پێداچوونەوە و 4 جار پێداچوونەوەم بۆی کردووە ئێستا حالیەن ئەو کتێبە تەرجەمەم کردووە بۆ زمانی عەربی ئەو ڕۆمانە و بەڕاستی بەڕای من باشترین ڕۆمانی کوردی بۆ تا ئێستا کەوا ئیشم تیا کرد بێ بەڵام تا ئێستا چاپ نەکراوە مامۆستا ئێمە بەرەبەری کۆتایی بەرنامەکەمانە بەڵێ یەک دوو بڕگەشمان مابوو بڕگەیەکمان لا بردووە لە بەرەوەی لە کەرکووگەوە چەند کەسایەتیەکن هەمووتان یەکتیرە ناسن پێش ناکە وێنەکان بەیەکتری نیشاندەین بەڵام پێم خۆش بەگە شتێکت مابێت لە کۆتایی واللهی من زۆر سوپاسی ئەم کەناڵە ئەەکەم کەوا ڕەنگە بڵێم تاکە کەناڵە تا ئێستا بینی بێتم بایەخ و برەوی بە بواری ڕۆشنبیری دابێ بواری بەسەرکردنەوەی ئەدیبان ئەکا بەسەرکردنەوەی ڕۆشنبیران ئەکا یعنی بەڕاستی ئەمە شتێکە جێی دەستخۆشی و دەستخۆشیە زۆر جێی سوپاسە هیوادارم ئەم کەناڵە بەردەوام بێت لەسەر ئەم بەرنمەیە لە بەرەوەی بەڕاستی بەرنمەیەکە تا ئێستا من شتیوام نەبینیوە زۆر سوپاسی هاتنی ئێوە شەکەم ماندووبوونتان ئەزێتتان کێشە سوپاس مامۆستا لە کۆتاییدا پێمان خۆش بوو کتێبێک بەڕێز بە دیاری بدەین زۆر مەمنونم زۆر سوپاسانەکەم وەرجێڕانی مامۆستا شۆڕش غەفوریە یەکێکە لە وەرجێڕە پاوڵۆ باشەکان کۆیلۆ زۆر مهمە زۆر سوپاس
زۆر مەمنون زۆ سوپاسی هاتنی ئێوەشەکەم هیوادارم بەردەوام بن لەم جۆرە بەرنامانە زۆر سپاس دەکەم زۆر سوپاسی ئێوەشەکەم زۆر سوپاسانەکە بینەرانی یازی خۆشەویست لێرە داهاتینە کۆتایی لاپەڕێم جارەمان تا لاپەڕێککە بخواتە نەسپێرم خواتان لەگەڵ.